هەرۆ ئاگادارن ڕۆژی 26 2020 کاتژمێر 5 هێوارە وەزارەتی بازرگانی عێراق ئاگاداری کردین بەوەی کە دەست بە پرۆسی وەرگرتنی گەنم بکەین. ئێمەش ئەمڕۆ سایلۆکانمان ئاگادار کردو سایلۆکان ئامادەکاریەکان لە ڕووی ئیداریەوە دەکەن و ئینشاءڵڵا لە سبەینەوە ڕۆژی سێشەممە 22 مانگ دەست بە وەرگرتنی گەنم لە براجوتێرەکان دەکەین. دیارە شێوازی وەرگرتنەکەش بۆ شێوەیە ئەو سیدی کە لە وەزارەتی کوچوکاڵی عێراق و هەرێمی کوردستان هەیە دەنێردرێ بۆ وەزارەتی بازرگانی و بۆ ئێمەش دەینەرین بۆ سایلۆکان ناوی هەموو جوتیارەکانی تێدایە کە گەنمیان بەرهەمێناوە ئەمساڵ بەپێ ئەو سیدیەوە پێ ئەو ناوانەی کە جوتیارەکان کە هەیە دیارە کاتێک کە جوتیارەکە ناوی دەنووسێ فۆرمێکیشی دەدرێت لە وەزارەتی کوچوکاڵ ئەو فۆرمە دەهێنن تەسلیم بە یەکێ لە لیژنەی ئیداریەکانی ئێمە دەکا سەرایان بۆ دادەنێن بۆ گەنمەکە ڕۆژانی دواتر بەپێ ئەو سەرەی کە بۆیان دانراوە گەنمەکە دەبەن لە سایلۆ تەسلیمی دەکەن پرۆسی تەسلیمکردنەکەش بە شێوەیەکە کاتێکە گەنمەکە وەردەگیرێ لەوێ ئێمە لیژانیمان هەیە لیژنەی فەحسی مختبەرمان هەیە لەوێ گەنمەکەی فەحس دەکرێت ئەو کاتە بەپێ ئەو فەحسەی کە لە جیهازەکان دەرەچێ مەسەلەن دەرەجەیەک یا دەرەجە 2 یا دەرەجە 3 بە جوتیارەکە دەڵێن ئەڵێن گەنمەکە دەرەجە 1 دەرچووە وەردەگیرە دەرەجە 2 یا دەرەجە 3 ئەو کاتە جوتیارەکە ئازادە لەوەی کە دەتوانێت تەسلیمی بکە یا تەسلیمی نەکە ئەگەر بیاوێت تەسلیمی کە بۆ پارەیە کە پێویستە تەسلیمی دەکات پێ نشیەوێت دەتوانێت گەنمەکە بگێڕێتەوە دوای ئەوەی کە گەنمەکەی وەرگیرا و کاتە فۆرمێکەیە لە ناو سایلۆ پڕ دەکرێتەوە دواتر دوایەوەی کە پرۆسەی وەرگرتن تەواو بوو ئەو کاتە ئەمجا بڕی ئەو گەنمە کە پارەکەی چەندە بەپێی قۆناغ چۆن ساڵانی ڕابردوو جێبەجێ بوو بەم شێوە بە هەمان شێوە ئەو براجوتیارەش بەپێی ڕۆژی وەرگرتن و تەسلیمکردنی گەنمەکەی پارەکەی وەردەگرێتەوەوانێ بە قۆناغ. ئەم ساڵی ڕابردوو 390,000 تەن گەنم وەرگیرا ئەم ساڵ 375,000 واتە 15,000 تەن گەنم کەمترە لە ساڵی ڕابردوو 375کەش دابش کراوە بەسەر هەرسێ چوار شارەکەی هەرێمی کوردستانە بە هەولێر و دوهۆک و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕێن و چەمچەماڵ و سێ سادق و هەموو ئەو شوێنانە کە ئێمە سایلۆمان هەیە بەپێ هەر کەسە بەپێی بڕی خۆی بۆی دیاری کراوە ئەو بڕەوە لەو شوێنە وەردەگیرێت کە سایلۆکانی لێیە ئومێد دەکەم براجوتیارەکانیش پابەندی ڕێنماییەکان بن بۆ ئەوەی هەم لە ڕووی پاراستنی تەندروستیەوە بۆ چونکە پەتای کۆرۆنایش تەواو نەبووە دووەمیشیان لە ڕووی ئەو تەنزیمکردنی ڕێخستنی سەرەکانیان بۆ ئەوەی سەرەکان کەس بەشی کەس نەخوات و لە کاتی خۆیان بچن و لە کاتی خۆی گەنمەکان تەسلیمکەن و لیان وەربگیرێ ئومێد دەکەن کە بە پرۆسەکە بە شێوەیەکی ڕێک و پێک بڕوا بڕێوە و گلەیمان نێتە سەر